عید الحب ڕۆژی خۆشەویستیە جەژنی خۆشەویستیە ئەو جەژنی خۆشەویستیە دووسێ بەرجیان لەبەر کردوون تا گەیشتۆتە خۆشەویستی دەنا ناوە ڕاستەقینەکەی عید القسیس ڤالنتاین جەژنی قەشە ڤالنتاینە ڤالنتاین کە قەشەیەکی گاور بوو نەسڕانی بوو کە لە مەوسوعەی ئەرثۆلۆکسدا دەڵێت سێ ڕیوایەت باز دەکا ئەو جێژنەی ئەوان لە چیەوە هاتووە بۆ خۆیان سێ ڕیوایەت باز دەکەن یەکێکیان ئەوەیە کە ڕۆمانیەکان کە بتپەرست بوون و ئەو قەشەیەش کە لە ڕۆمانیا بوو نەسڕانی بوو لە سەردینی نەسڕانیەت بوو بەهۆی سەرپێچیکردنی فەرمانی ئیمبراتۆری ڕۆمانی گیرە لە سجندا لەگەڵ کچی یەکێک لە حەرەسەکان عاشقایەتی پەیدا بوو کە خواردنی بۆ دێنا ئەوجا ئەو کچە بتپەرستەش بوو بە گاور و خەڵکێکی زۆریش لە قەومەکەی بوون بە گاور و کچە گوڵی بە هەدیە بۆ دێنا گوڵی سووری بە هەدیە بۆ دێنا دوای ئەوە کە ئیمبراتۆر پەیزانی بەهۆی ئەو قەشەیەوە نزیکی 54 کەس بۆتە گاور و لە دینی بتپەرستی لای داوە بوونە گاورون بڕیاری ئەعدامکردنیدا ئەویش دوا کەلیمەی قەشە چ بوو بیتاقەیەکی بۆ نارد بلیتێکی بۆ نارد بلیتی وەفاداری خۆشەویستی بۆ عاشقەکەی خۆی لێ نووسی من المخلص ڤانتالین لە چێوە لە دڵسۆزەکەتەوە ئەو هەدیەت بۆ تۆ دەنێرم ئاخیر شتی منە ئەوە هی قەشە ئیعدام کرا دوای ئەوە گۆڕیان وردە کە ڕۆمانیەکانیش بوون بە نەسڕانی ئیتالیا و ئەو وڵاتانە کردیان بە جێژنێکی گەورە لەم ڕۆژەدا و هەروەها ڕۆمانیە بتپەرستەکانیش لەو ڕۆژەدا کە ئەویان تێدا ئیعدام کردبوو ئەوانیش ئاهەنگی خۆیان دەجێڕە هەر یەکەی بە ناوێکەوە بە هەر حاڵ جەژنێک یاهی بتپەرستەکان بوو بێت کە خۆیان ناویان لێ نابوو بسم الآلهة الأم کە هەدیە بۆ یەکتر دەنێرن بیتاقەی جێژنە پیرۆزە لە یەکتر دەکەن بۆ یەکتری دەنێرن دەڵێن بە ناوی الآلهة أم وەکو چۆن ڕۆژی دایک بەو ڕۆژە بە ناوی خوای دایک چکە لای ئەوان بتپەرستی هەبوو بۆیە ڕەمزی خۆشویستنی لای ئەوان چییە منداڵێکی بچووک دەکەن باڵی هەیە و دەفڕێت و دڵێکی سوور و خەنجەرێکی لە ناودایە ئەوە یادەوەری بتپەرستە ڕۆمانیەکانە وردە گاورەکانیش کردیان بە جەژنی خۆیان بەهۆی ئەوەی قەشەیەکیان لێ ئیعدام کرا وردە باڵی کێشە هاتە ناو موسڵمانانی ئێمە بەڵام ناوێکی تریان لێنا ڕۆژی خۆشەویستی ئەمڕۆ تۆ دوای 2 ڕۆژ 3 ڕۆژی تر کوڕان و کچانی ئێوە ئاهەنگ دەجێڕن بە بۆنەی ڕۆژی خۆشەویستی ڕۆژی چێ ڕۆژی قەشەیەکی گاور کە ئیعدام کراوە یا ڕۆژی بتپەرستەکانی ڕۆمانیەکان ئێمە موسڵمانان ئاهەنگ دەجێڕن کە جەژنی قوربان دێت یا جەژنی ڕەمەزان دێ ئەوەندە دڵخۆش نابن گەنجەکانمان وەکو بەو ڕۆژە دڵخۆش دەبن بەبێ ئەوەی بەخۆشی بزانێت کە ئەسڵەکەی لە کوێوە هاتووە و مەبەست چییە لەو ئاهەنگە خەڵک بەرەو کوێوە دەبا گەنجەکانمان بیر لەوە ناکرێتەوە ڕۆژی خۆشەویستی جیهانیە خۆشەویستی گەنجان چ دەکەن گەنجانمان لەو ڕۆژەدا یا ئاهەنگ جێڕان و یا لە قاعە کۆبوونەوە و کچان جلی سوور لەبەرکەن و گوڵ بۆ یەکتر هەدیەکەن و لەگەڵ کوڕان و نامە بۆ یەکتر بنێرن و چەندەهاشتی تریش فاحیشە و خراپەی تریش کە تێکەڵی کوڕ و کچ و ڕەقس و سەما و بەرەڵایی و عەشق دروستکردن لە بەینیاندا کە سەر دەکێشێ بۆ ئەوەی کە سوکاریان ناوچەوانیان شۆڕ بێ لە داهاتوودا زۆر کەس دەزانێ هەمووتان ئاگاتان لێیە کە چ ڕوو دەدات بەهۆی بێشەرعی و دووربوون لە ڕێگای ڕاستی خوای پەروەردگار ئافرەتان کە ئاوا بەرەڵا بکرێن کچانمان و کوڕانمان بەو شێوەیە بەرەڵا بکرێن ئاکامەکەی زۆر ترسناک و سەرشۆڕی دەبێ بۆ براگەورەکانیان و بۆ باوکەکانیان و کەسوکار و عەشیرەتیان بەڵام تاوەکو نەکەونە ناو چاڵەکە هەست بە خۆیان ناکەن ئەو جا دەڵێت چیم بەخۆم کرد چیم لێ هات ئەو جا ئەگەر هەموو دنیات بدەنێ ناگەڕێتەوە ئەو جا ئەگەر 100 پیاویش بکوژی هەر ناگەڕێتەوە سەرشۆڕێکە ڕوویدا و تەواو دەبێت سەری خۆت شۆڕکەی و بڕۆیت مشکلە نییە تازە دەبێت ژیانەکە هەر بەسەر بەریت کەواتە برا بەڕێزەکانم ئەو جێژنەی کە دێت کە پێی دەوترێ جێژن ئەوە ئەسڵەکەیەتی و ئەوە بنەڕەتیەکەیەتی لە گاورەکانی قەشەکان و یاخود لە ڕۆمانیە بتپەرستەکان بۆمان هاتووە ئێمەی موسڵمانیش خۆشحاڵی دەردەبڕین و
جێژنە پیرۆزە لە یەکتر دەکەین، خوا بمان پارێزێ.